پێویستان جارێکی تر سڵاوتان لێبێ لەگەڵتانە بەردەوامین دوایین گفتوگۆی ئەمڕۆژمان باسکردنە لە دروستکردنی ئەپلیکیشنێکی یاسایی کە ئێمە زۆر کات وەکو تاکەکانی ناو کۆمەڵگایە وەکو هاوڵاتی پێویستمان بەوەیە کە زۆر خۆشیاریمان هەبێ بەرامبەر هەم یاسا یعنی ئەڵێن بۆ نمونە ئێمە ڕۆژانە پێویستمان بەوە بێ کە کارێکمان لە نێو دادگاکانە هەبێ کارێکمانە بێ کە پێویستمان بەوە بێ هۆشیاریمان هەبێ لەسەر ئەوەی چۆن بتوانین ئەم کارەمان ڕاپەڕێنین ئەگەر پێش وەختە ئێمە کۆمەڵی زانیاریمان لە بەردەستا بێ کاراسانێکی زۆر باشمان بۆکە لە نێوان ئەمە ئەپلیکیشنە توانین تۆ بەردەوام ناوی هەموو ئەو پارێزەرانە لە بەردەستا بێت کە تۆ کارێکت پێویست بکەیان لەسەر یاساکان لەسەر یاساکان کۆمەڵێت یاسا نازانم مانای نییە ڕاستەکە کەواتە لە ڕێگەی ئەم ئەپلیکیشنەوە کە تۆ بتوانی دواتریژ ئێمە لە ڕێگەی میوانەکەمانەوە خۆی بۆتان ئەنجامەیە کە چۆن ئەم ئەپلیکیشنە دابەزێنین کە چۆن بیکەینەوە چۆن پێویستیەکمان هەبوو بەلایەنێکی یاسایی پێشوەختە هۆشیاریمان هەبێ لەسەری نەک ئێمە ڕێڕۆپڕێنە ناو دادگاکانەوە بەبێ ئەوەی کە هیچ هۆشیاریەکمانە بێ هیچ زانیاریەکمانە بێ لەوانەیە لە ڕێگەم ئەپلیکیشنەوە تۆ ئیشێک یاسایی هەبێ پێت بڵێ ئەمە پێویستە یاخود پێویستی بە پارێزەری بێ بە پارێزەرەکان هەموو ناویان هەیە و لەوانەیە پرۆفایلی خۆشیان هەبێت بۆ نمونە تۆ کاری لەسەرکەیت و بزانی ئیشەکەت بۆ ڕاپەڕێنێ کەواتە با ئێمە زیاتر لەسەرم بابەتە خۆمان قسەی لەسەر نەکەی میوانەکەمان ڕوونکردنەوەمان باتێ و چۆن سوود بە ئێمە ئەگەێنێت ئەویش بەڵێ کاک ئەحمەد حەسەن وەکو گەشەپێدەری سۆفتوێر کە بەڕێزیان لێرە میوانە زۆر بەخێر بێت بەخێر بێت سپاس بە ئامادە ئەپلیکیشنێکی یاسایی تا چەند کار ئاسانی و یارمەتیدەری ئێمە بەڵێ سەرتا بەناوی خۆی گەورە میرەبان سڵاوتان لەبێت کاتە ئێوە و بینەرانیش باش ئەپلیکیشنێکی یاسایی بە تایبەتی ئەپلیکیشنی یاساکان کە ئەمە ناوی ئەپلیکیشنەکەی ئێمەیە تایبەتە بە ئەو مادە ئەو دەقە یاسایانی کە لە هەرێمی کوردستانە هەن بەگشتی و هەندێک لەو یاسانی کە لە عێراقیشا هەن واتە لە هەرێمی کوردستان کاری پێکرێت و لە هەمان کاتە لە عێراقیشا کاری پێکرێت هەندێک یاسا هەیە هاو باشە ئەم ئەپلیکیشنە زۆر ئاسانکارە بە تایبەت جگە لەو پێشەوەی کە بەگشتی بیناسێنین بە تایبەت بۆ ئەو کەسانی لە بواری یاسایی کارەکان بۆ نە پارێزەرەکان یاخود ئەو کەسانی کە دادوەرن لە ناو دادگاکانە یاخود یاسانات هەر کەسێک کە لە بواری یاسایی کارەکات ڕۆژانە کاری بە دەقەکانە بێ بە مادەکانە بێ بەو یاسایانە ئەبێت پێویستە ئەپلیکیشنێکی وای لەبەردەماوێت بۆچی گریمان پارێزەرێک لە ناو دادگایە کەسێک کەیسێگێتە بەردەمی باسی مادێکی لەگەڵاقە باسی یاسایەکی لەگەڵاقە لەوانەیە ئەو دقەیە ئەو کەسە ئەو زانیاری لە خەیاڵان نەبێت یاخود هەر نەیویستە بێت گەشتێکی تازە بێت یەکسەر دەتوانێت لە ناو موبایلەی خۆیان دەری بێن و سێرچی بەوکە یەکسەر دەتوانێت وەڵامی باتەوانە ئەگەر وانە بێ بۆ نەکە تۆ دە پرسیاری جیاواز لێ بکرێت لە دە شتی جیاواز بێت دە کتێبە پێ بێ بۆ نمونە کە بیدۆزیتەوە بزانین لەکوێ باسی ئەم مادەی کردو لەکوێ باسی ئەم شتە کراوە بەو شێوازە بۆ ئێمە ئاسانکاریی زۆرەکە بۆ سەرجەم پارێزەران و لە هەمان کادا بۆ هاوڵاتیانیش هاوڵاتیان گەربیان ئەمە بەکار بهێنن کەمێک لەوانەیە نامۆ بێت لەبەرەوەی زانیاریکی تاویانە لەسەر یاساکان بۆ نەکابرا مۆڵی شۆفێری لەبیر چۆ لەسەر ئەوە سزادراوە لەوانەیە بەس ئەوە بزانە بینوسێ بەڵام ئەم ناوی یاساکانی هاتوچۆیە بۆ نمونە بە شێوازێکی تر ناوەکە نراوە جا ئێمە ئێستا بیرمان لەوە کردووەتەوانێ و دروستیشمان کردووە کە ئەم ئەپلیکیشنە بەو شێوازە کە ئێستا هەیە بمێنێتەوانێ ئەو کەسانی کە لە بابەتی یاسایەکانە زۆر شارەزایان هەیە وەکو پارێزەرەکان و دادوەرە بەڕێزەکان ئەتوان ئەمە بەکار بهێن و خەڵکی یاسایی زۆر بە ئاسانی توانێت بەکاری بێنێت بەڵام ئێمە هاتووی شتەکەمان ئاسانتر کردوتوانێت هاتوین ئێستا ئایەکی زۆر پێشکەوتومان دروست کردووە کە ئەم داتانی لەناو ئەپلیکیشنە هەیە هەرموویمان وەرگرتوتەوانم لە داتابیسا غەزنمان کردووە کە توانی بە ئاسانترین شێواز ئێستا بۆنە لە ڕێگەی دەنگەوانە قسێکی لەگەڵاقیڵی من چەکی بێ مۆڵەتە مەڵگرت تۆچی پێمان یەکسەر جوابتەوە یان بۆن لە ڕێگەی نووسینەوانێ بۆ ناڵی من دوو مانگە ئەو کەسێک کە لە خانۆکەی منایە بەکرێ دوو مانگە پاری کرێکەم ناداتێ و هەڕێک چۆن واقعی ڕۆژانە ئەو شتانی کە بەرکەوتە دەبێت لەگەڵیا و لەگەڵ یاساکانە بەو زمانە ئاسانە بەو زمانە سادەیە پێی بڵێ وەڵام بداتەوە بەڵامەکو پبلیشکردن ئێستا پبلیشمان نەکردووە بەشداری ئیڤنتی گەوری پێکەین نابێجارێ بڵای بکەینەوانێ ئەویان مەرجی ئیڤنتەکەوەیە ئیشەڵاویش لە داهاتوە بەردەستە بێت بەڵام ئەویان یانی زۆر ئاسانترەوێت بەڵام ئەمە وەکو بەکارهێنان وەکەوە زۆر سادەیە بەڵام ئەمە چەندین تایبەتمەندی تێدایە کە لە ئەپلیکیشنەکانی ترانیە واتەمە ڕاوێژکارێکی یاسایی ئۆنلاینە ڕاوێژکارێکی یاسایی ئۆنلاینە باشە جا ئێستا ئەگەر ئینتەرنێت لە لای بەڕێزت هەبێ بتانی
شانمان بیت بەڵێ. تا ڕادەیەکەوەی کە بۆ نمونە چی تێدایە ئەپلیکیشنەکە زۆر باشە ئەپلیکیشنەکە سەرەتا ئەمە پیجی سەرەکیەتی باشە نازانام لە کامەرەکان دەرەکەیان بەڵێ. ئەمە پیجی سەرەکیە لێرە ئێمە ئەو یاسا ئەو یاسانی کە هەیە لە هەرێمی کوردستاندا یاساقانی تێدا بۆ نمونە هەر ئێستا کە باسی یاسای یاسای ببوورە نووساوە ئەرکە تۆ بتێ دای بەزێنێ سا من بمێ دای بزانم نووسا ئەپلیکیشنی یاسایی بەڵێ ئەتوانین ئەوە یا داوازانەکەی چۆنە بۆ نەگە تۆ سیستمی ئەندرویدت پێبێ باشە. یاخود iOS پێبێ یاخود ماک OS پێبێ تا کۆمپیوتەری ماکت پێبێ باشە بۆ هەر سێ ئۆپەرەتینگ سیستمەکە بەردەستە تەنها لە ڕێگەی ئەو شوێنی کە ئەپلیکیشنی لێو داوازێنرێ بۆنە پلی ستۆرە ئەپ ستۆر هەر کامێکیانە بەلاتینی و لەگەڵ کوردی بەکامیان بنووسە یاساکان یەکسەر یەکەم ئەپلیکیشنەوەی ئێمە هێنێ بەڵام ئێستا بەردەست نییە تاێتێکە ئێستا بەردەستەمە بەردەستە بەڵ ئەمە بەردەستە ماوەی نزیکەی ساڵ و نیوەکە بەرەسە 1000 داونلۆدیە لە کوردستان کە بەتەمان لە ئیڤنتێکە ئەوەی تریانمانە وتمە ئەمەی کە باسمان کرد کە مادە و یاساکانی تێدایە ئەو بۆ جۆرێ بەڵام دانێکەمان دروست کردەوە تایبەت بەس ئایەوە بەس بە ئای قسەی لەگەڵا بکەیت و ئەو شتە بەڵام ئەمە لە ڕێگەی ئێستا بۆتان تێستەکەم بۆی ڕوونتر بێ بۆنە باسی یاسای چەکمان کرد ئێمە گەر لێرە بنووسی چەک ێسەر ئەڵە یاسای چەک ژمارە 2 ساڵی 2022 ئەم یاسای ساڵی 2022 دەرچووە بەو شێوازە یەک یاسا دۆزراوەتەوانێ کلیکی لێگەین بۆ نمونە ئێمە لە یاسای چەکە گریمان مادەی ژمارە 5مان پێویستە باش بۆنە ئەمە تووشی گرفتێ بووین لە مادەی ژمارە 5 بە چی من بزانم مەسڵ مادەی ژمارە 5 بۆ بنەبێت بۆ کەسێ شەڵان من ئەمە ئەلێرە ئەمە یەک وردەکاریتیە ئەگەر ئەو کەسە بۆنە پارێزەر بێ خۆی ئەزانێ مە بۆ پارێزەر بەڵام گریمان ئەگەر تۆ پارێزەر نەبێت سەمەگە پارێزەر بێ دۆزینەوە ئاکات سەو ئینتەرنێتەکەمان زۆر خاویشە دۆزینەوە ئەکە یەکسەر مادەی 5 بۆ هێنێ بەڵام گریماکو بەڕێزت باست کرد ئەم کەسە زانیارێکی نییە لەسەر مادەی چەند و چەند نیوەمانە یەکسەر چیەکەی نیشاندانی هەموو مادەکانەکەین هەموو مادەکان لێرە بە سێ زمان بە کوردی ئینگلیزی عەرەبی بۆ نەوانە کەسێک بێ هاوڵاتی ئێرە نەبێت هاوڵاتی کوردستان نەبێت زمانێکی تری هەبێت ئەتوانێت بەر زمانێکتر کە بێت بیخوێنێتەوانێت کاگەحمە زانیاریەکانتان لە چۆ وەرگرتووە بەڵێ سەرجەم ئەم زانیارانی کێمە هەمانە لە ڕێگەی کتێبە وەرمان گرتووە باشە هەندێکی لە هەر لە ڕێگەی کتێبە وەڵام بە زمانی عەرەبی بۆ تەرجمەمان کردووە بۆ سەر زمانی کوردی و هەندێکی تر لە یاساکان لە سایتی پەرلەمانی هەرێمی کوردستان بە شێوازی بەش هەبووە لێوانێ ئێمە هەموویمان کۆ کردوتوانێ کوردماتە ناو ئەپلیکیشنەکەوانێ و چەند کەسێکمان بۆ گرتووە بە تایبەت کە لەگە خۆمانە ئیژەکەم و تیمەکەمان خەریکی تایبکردن و نووسینەوەی ئەم بابەتانە بوون بۆی کە ئەپلیکیشنەکەمان دەوڵەمەند بێت و هەر بابەتێکە خەڵک پێویستی پێبێ هەوڵمان داوە تێدابێ بەڵام بەداخەوە ینی ئێسش لە چاو بەهێزی ئۆپلیکیشنەوە ئەو هەموو زانەرانی کە تیاتی ئێسش نەمانتوانیوە هەندێک یاسا هەیە هەندێک شت هەیە بەردەسی بخەین شڵاوە لە بەڵام پێویستی شانی زۆر کات دەتوانن ئێوە لەگەڵ داڕشنەوەی هەموو ئەو خاڵ و یاسایانە دادۆرە بەڕێزەکان هاوکارتان بن لەوەی کە کۆمەڵی خاڵ بەسەرتان هاتێپەڕ نەبێت چکاوانە زانن کە یاساکان چەنە بچکە هەمووی داڕێژراوەتەوە هەمووی بە پێشمارەی خۆیەتی ئێوە کارێکتان کردووە کە ئەوان بەشدار بن لەگەڵتانە بۆی کە شتێکی غەڵەت بەسەرتان پرسیارەکە زۆر جوانە ئێمە سەرتا کە ئەپلیکیشنەکەمان دروست کرد ئەم ئەپلیکیشنەکەین بە شێوازی APK شتێکی APK پێشووی کە بڵاوێکیتوانێ یامان بە دادوەرە بەڕێزەکان لە شاری سلێمانی چەند دادوەرێکی بەڕێز کە تێستیان کردووە بەکاریان هێنا بەڕاستی لە دوای بەکارهێنان و ئەوە یعنی ئەو وەڵامی کێمە وەرماگرت جگە لە سەرسوورمان و لەوا و لە ئەوەی کە زۆر شتەکەیان بەلاوە جوان بوو هیچ تێبینێکی تریان نەبوو شکە لە بەرێمە و دەقانی کە وەرمان گرتووە ڕاستە خۆیمە دایانینەوانێ و ناچین بۆنە گۆڕانکاری بەسەرابێن یاخود دەستکاری بکەین و ئەگەر ڕۆژانە هەر خەلێکی شیتیا بێ ئێمە بەشی ئەوەمان هەیە پەیوەندیەکانمان هەیەتوان پەیوەندیمان پێوەگەن گۆڕانکاری بەسەرایانی بەڵام هەتا ئەم دقەیەک حاڵەت هەبووە کە هەڵێکی تیابووە ئەویش هەڵەکە لە ڕێگەی تایپەوە بووە ئەویش وشەیەک وانیدا شتەکەونە هین نەبووە گۆڕیمانە و ئیدیتمان بەسەران دەستان خۆش بێ بێگومان ئیشێکی وە ئەبێ خۆت لە بوار یاسایە بزانێ کە ئێوە تیمێکی دوو کەسین بەڕێستیت و براکەی بەڕێزت کە ئەو لایەنە یاسایەکەیت چون خۆی پارێزەرەوەیە و بەڕێزت کە گەشە پێدەری سۆفتوێری جا ئێساگر کاک ئەحمەد پێمان بڵێیت کە بۆ نمونە کەسێک بەنیازە لە بواری نەخوا نەخواسە جیابوونەوە پارێزەرێک بدۆزێتەوە ئەو بە شتان هەیە وایە؟ بەڵێ ئێمە سەرتا پێویستە چی بزانی ئەو بابەتە بزانی کە بۆ منە سەبارەتە بە ئەو یاسایە بزانی کە دەرباری ئەو بابەتی توێ باشە بۆ نمونە ئەو یاسای هەر ناوێکی هەبێ یاسای باری خێزانیە باری خێزانیە پێم وابێ یاسای باری کەسێتی
باری کەسێتی بابزانین خێزانیشمان هەیە ئەبێ ناوی یاساکان بزانیت بەڵێ بڵێ ناوی بوون هەرەوەە باری خێزانی بەڵام ئەگەری شەڵا ئەپلیکیشنەکەی ترتان بزانەوەی تر هەر زۆ بە سادی یەکسەر ئەڵی ئەو شتم هەیە ئێستا بۆنەگەمە باری توندوتێژی خێزانیە بۆ نمونە هەر بە هەمان شێواز کلیکی لێک یەکسەر هەموو یاساکانت بۆ هێنێت توانی گەڕانکەی بەناو مادەکانە یعنی هەر مادەیەک و دەقە یاساییە کە لە هەرێمی کوردستانە هەبێت بە مەرجێک ئێمە ئەو زانیارانەی ناویمان دەستکەوت بێ هێناوان لە ئەپلیکیشنەکەی خۆمانە زیادمان کردووە باشە بۆ ناوی پارێزەرەکان چی بۆ وا هەیە سیڤیەک لە پارێزەرەکان بەردەست هەبێ سیڤیەکە بێت ئەوەی کە بۆ منە کامێک لە پارێز چۆنە سازانین پارێزەرەکان تا ڕادێک دابەشیان کردو هەر یەکە و لە مەجالێکە ئیشەکە ڕاستە ئێمە بەشێکمان هەیە بە ناوی پارێزەرەکان باشە بۆ منێت کەسێک پێویستی خوازیارەکە پارێزەرێک کۆنتاکتی لەگەڵا بەسێ و کارێکی بۆ ئەنجام بە ئەتوانێتە ناو ئەپلیکیشنی ئێمەوانە سەرجەم زانایرەکانی ئەو پارێزەرانی تیا کە خۆیان داخل کردو هاتوونەتە ناو سیستمەکەمانوانە لێرەیە چیمان هەیە ئەمە سەرجەم پارێزەرەکانە بەدڵی خۆی ئەو بواری کە ئەوێت ئەو کەسی کە زانایرەکانمان پێداوە پڕیەکاتەوانێ و ئەتوانێت قسەی لەگەڵا بکە بۆ شێوازار ژمارە تەلەفۆن و هەموو ناونیشان بەڵێ ژمارە تەلەفۆن ناونیشان هەموو سەرجەم ئەو زانایرانی کە پێویستە تیا بێت دێرێک پرسیارەتە پێشۆگە کەسێک پارێزەر بێت چۆن بتوانێت بێتە ناو ئەپلیکیشنەکەی ئێمەوانە بۆنە کەسێک پارێزەرەوی ژێوێت بە هەمان شێوازی هاوڕەکانی بێتە ناو ئەپلیکیشنەکەی ئێمەوە ئێمە هەر لە بەشی پارێزەرەکانە لە بەشی سەرەوانە درێوەرێکمانەیە لێرە زیادکردنی پارێزەرمانەیە پارێزەر ئەم فۆرمە پڕەکاتەوانە سەرجەم فۆرمەکە پڕەکاتەوە ناردنەکە جا یەک شتی تر هەیە کە ئەمە زۆر بە گرنگ ێزام لێرە باسی کەم ئەویژەوەیە پارێزەر کە بۆنە کەسێک پارێزەر نییە ئەوێت خۆی پارێزەر لە قەڵەمبات و بێتە ناو ئەپلیکیشنەکەوانە ئەمە چۆن ئێمە ڕێگریمان لەم بابەتە کردووە ئانی ئەم ئەپلیکیشنە سووس بە سوچی هەموو کلێنەکانی کە ئێستا بە ڕێسانی بازەکەم ئیشێکی زۆ دیتیلی تاکراوە ئیشێکی زۆ وردەکایی تاکراوە بووی کە بە هیچ شێوازێک هەڵێکی وا ڕوونەدا کە هاوڵاتیان دڵگران کات ئەویش چییە؟ بەشێکمان هەیە لێرەیە بەشی دادگای ئەلکترۆنی بەو شێوازە ئینتەرنێتەکەمان زۆر لەوانەیە باش نەبێت بەشی دادگای ئەلکترۆنیمان هەیە دادگای ئەلکترۆنی کە کاتێک ئەیکەیتەوانێ چیمان بۆ هێنێ سەرجەم لیستی ناوی ئەو پارێزەرانی کە لە حکوومەتی هەرێمی کوردستاندا خۆیان داخل کردووە لێرە ئیهێنێت ئێمە ئەم داتایانمان لە کۆ وەرگرتووە لە سایتی دادگاوە وەرمانگرتووە وەزارەتی داد لە شاری هەولێر ئەم داتانە هەمووی لێرەیە بۆ نمونە پارێزەرەکە پیسمان بە ناوێتی پیسمان بە ژمارە موبایلە پیسمان بە ئەو زانیارانەیە کە هەیە لەویایە ئۆتۆماتیکی یەکسەر ئەو کەساگەر ئەم زانیاریانە بۆنە ژمارە تەلەفۆنەکەی یاخود ناوەکە یان شتێک کە نەبێت ئۆتۆماتیکی ئێمە وەری ناگرین و ناتەنەم سیستمەکەی ئێمانە بۆیە ناتوانێت تێپەڕ ببێت بەو خاڵەدا هەتاوەکو هەوی پارێزەرایەتی نەبێت لە وەزارەتی داد دەستان خۆش بێ ئەمە کاراسانیە کە بۆ ئێمە هاوڵاتی کە بتوانین ئەگەر لە ڕووی یاسایی و لە ڕووی هەموو لایەنەکانی ژیانەوە پێویستیمان بۆ بوو کە هۆشیاریمان هەبێت لەسەر خاڵەکان و مەرجەکان یاسایەکان بتوانین لە ڕێگەم ئەپلیکیشنەوە شارەزاییمان هەبێت دووبارە سپاس بۆ تۆگان ئەحمەد دەستەکانە خۆش بێ و بە هیوای سەر دەست خۆش سپاس.